خۆشەویستانم بەو کەسانەی حەز بە لێخوڕنی ئۆتۆمبیل، فڕۆکە یان هەلیکۆپتەر دەکەن لە ڕێگەی یاریەکانەوە بە ستایلێکی زۆر لە ڕاستی چوو وەروەها هەمان هەستت پێ بدە لە یاری گەیمینگ سەرجەم و مواصفاتانت بۆ بەردەست دەخەن تاوەکو لەو جیهانە خەیاڵیە بتوانێ هەستانە تاقی بکەیتەوە. بۆ نمونە کۆمپانیا لۆجیتێک چەندین سوکان و گێڕی جیاوازی هەیە بۆ براندی پلەیستەیشن، بۆ براندی ئەکسبۆکس وێچێ لە سوکان و گێڕ و تەنانەت پادڵەکانی یاخود بەنزین و ستاپ و تەرتیبات شتیشی لەگەڵە بە ناوی G923 کە زۆر ناوازەیە بۆ زۆرینەی هەر زۆر یاریە بەناوبانکان توان تاقی بکەیتەوە ڤێژنی پلەیستەیشن و ئەکسبۆکسیان هەیە. بۆ کەسانێک کە یاری چۆکم مایکرۆسۆفت فلایت سیمیلیتەر دەکەن بۆ ناو مایکرۆسۆفت فلایت سیمیلیتەر کە یاریەکە سیمیلیشن و دووبارەکردنەوەی ژیانی واقعە بە لێخوڕنی فڕۆکەیان هەلیکۆپتەر بە هەمان شێوە گێڕ و سوکانی فڕۆکە و هەلیکۆپتەریش لە ئایری گەیمینگ بەدەست دەکەوێت. ئەم گێڕە بەردەستە لە ناو یاریەکە شێر دەتوانین لە بۆ خۆت تاقی بکەیتەوە. سوکانەکەی وەکو سوکانی تیارەیە لەگەڵ ئەکسبۆکس کار دەکا، تەنانەت فڕادڵەکەشی هەیە کە دەتوانانی بەرز و نزم بیەوە، شێوەیەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە. بگومان ئەمانە و زیاتر هەرچ بابەتێکت دێ لە دنیای ڤیدیۆ گەیم بەشتی کوواڵێت بەشتی ڕاقی شتێکت دەوێتەوە لە هەولێر سلێمانی لە دۆگ لە هەر شوێنێک بەردەست نەبێ لە یاری گەیمینگ بەردەستە. بۆیت کا دەکەم پەیوەندیان پێوە بکەن بۆ کڕینی هەر بابەتێکی دنیای ڤیدیۆ گەیم، کڕینی هەر بابەتێکی تەکنەلۆژی لە هەموو شار و شارەکانی هەرێمی کوردستان گەیاندنیان هەیە بۆ دەنێرنە ماڵەوە. سوپاس بۆ یاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 216 زیری خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی نوێ لەگەڵتانم و ئەڵلقەیەکی پرزانیاریە لەبەرەی کۆنفرانسێکی زەبەلاحی گەیمسکۆم ئەنجامدرا. بابەتی زۆر هەیە باسی بکەم و بڵاک وکۆنگ تەقینەوەیەکی گەورەیە، پلەیستەیشن هەندێک کاری کردووە، ئەکسبۆکس کارەچکی کردیە، سەو بابەت زۆرە. تکا دەکەم دگمەی لایک سەبسکرایب لە بیر نەکەن، بارەس پێ بکەن. سەرتاش بەیاریەکانی ئەم هەفتەیە و هەفتەی داهاتوو بارەس پێ بکەم. بێگومان لەم هەفتەیەی بڵاوکرێوە بڵاک وکۆنگ کە نمرەی باشی بەدەستێناوە، هەمولایەک بەدڵیانە گلی یەکمان هەبوو تۆزێکەوە دەمانوت ڤێژنی پلەیستەیشن 5 لەوانەیە هۆکارێکە بێکەوە پیشانیان نەداوە، بەڵام ڤێژنی پلەیستەیشن 5 بەردەستە ئێستا حالیان. من کاژمێرە یاریەکەم تاقی کردێتەوە لە پلان مام شەو بەربەری 10 ساعتێک لەسەر یاری بکەم سەو تاوەکو ئێستا بەدڵمان لەوانەیە هەمان کواڵەتی پیسێکی $300,000 نەبی، بەڵام بۆ کۆنسۆڵ یاریەکە دەکرێ و ستایل یاریەکەم زۆر بەدڵە. بەگشتی خەڵکێکی زۆر باسی دەکەن و بگومان یاریەکە ڕیکۆردێکی نوێی ستیمی تۆمار کرد، زیاتر لە 2.1 ملیۆن کەس لە ڕێگەی ستیمی یاریەکەیان کردێکە بە پێش هەموو یاریەکان کەوتێتە پێماوی تەنیا بە پێش پەبجی نەکەوتەوە کە ئەو 3 ملیۆن کەس دە ستیم یاریەکەی دەکرد لە کاتێکدا، بەڵام بڵاک 2 ملیۆنی قەپات کرد و یەکێکە لە پڕیاری زانترین یاریەکان لەبەرەوەی هەرچەندە هۆکارەکە ژانێ ئەو بیکارێکی چینیە چینیەکان ژمارەیان زۆر هەر یارێک لە چین بەناوبانگ بێ ملیۆنان کەس دیکە، بەس یاریی زۆر سەرکەوتووە لە بۆ ستودیۆ گەیم ساینس هەندێکی کە زیاتر باسی دەکەم. لەم هەفتەیە یاری کۆنکۆرد بڵاو دەکرێتەوە کە بەڕاستی ئەو یاری نازانم چی بڵێم، ئێستا حالیان یاریەکە بڵاو کرێتەوە و خەڵکێکی یەکجار کەم باسی دەکات، تەنها ریڤیو هێشتا لە بۆ یاریەکەی بە تەواوەتی بەردەست نییە، خەڵکی بەگشتی نمرەی نازانم زەنی پێداوە لە مێتاکریتیک هێشتا نمرەکان بڵاو نەکراوەتەوە. بەڵام لە هەفتەی داهاتوو زیاتر باسی کۆنکۆرد دەکەم کە یاریی نوێی پلەیستەیشنیشە لەلایەن ستودیۆ فایرۆک دروستکراوە کە پلەیستەیشن لە ماوەی ڕابردوو کڕیتی و هەندێکی دیکە باسی دەکەم کە یاری 8 ساڵشە لە بەرمێنانە کەچی باوەڕ ناکەم بتوانێت 400,000 کۆپیێکی بفرۆشێ لەبەر یاریش تا ئۆنلاینە. لە هەفتەی داهاتوو یاری مۆنستر جام شەوداون بڵاو دەکرێتەوە کە من پێشنیاز ناکەم ئەو یاری لە ڕۆژ یەکەم بکڕم بە نرخیتەوە، بەڵام پێشنیاز دەکەم ئەو یاری ئەگەر هاتە سە پلەیستەیشن پڵاس یان گەیم پاس تاقیکەنەوە لەبەر یاریەکانی مۆنستر جام بەڕاستی کاتێکی خۆشە، بەتایبەتی ئەگەر هاوڕێیەکی نزیکی خۆت هەیە یاخود لەگەڵ برایەکت کەسێکت بێکەوە یاری بکەن زۆر چێژی هەیە. و لە هەفتەی داهاتوو بگومان لە سیمانگ یاریی دیکەی زەبەلاح بڵاو دەکرێتەوە بە ناوی ستار وارز ئاوتلاوز کە پێشبینی دەکەم وەکو خۆم پێشبینی دەکەم نمرەی یاری نێوان 75 بۆ 80 بی، باوەڕ ناکەم لە 88 بی، باوەڕش ناکەم لە خوار 75 بی بە پێو تڕێلەرانەی بینیمە بە پێو زانیارانەی جیهانی ستار وارزەی هەومە پێم وایە یاری سەرکەوتوو دەبی، بەڵام بڵێ ملیۆنان کۆپی دەفرۆشێ باوەڕ ناکەم. بەس ئەو کەسانی کەیفیان بە ستار وارز دیدێ لەبەروی هەساری زۆری تێدایە یاریە ئۆپن وۆڵدی یەکەم جار یاریی ئۆپن وۆڵدی ستار وارز ببینین، پێم وابی چاوتان لەسەری بی لە ڕاداری خۆتان بی هەڵنەوە بزانین لە هەفتەی داهاتوو ئەگەر نمرەکان باش بوون کواڵەتی پلەیستەیشن و ئەکسبۆکسەکەی باش بوو پێتان دەڵێم کە شایانی کڕین دەبی یا خۆت نا. وەچەند یاریێکی لە بۆ بگومان بژی گەیم پاس زیاد کرایان یاخود زیاد دەکریان دەچیان یاری ستار ترەکەر بڕیارە بێت سە گەیم پاس، یاری ئاتلس فۆڵۆم ڕین ئۆف ساند ئێستا زیاد کراوە دەتوان تاقیکەنەوە، کۆر کیپەر
زیاد دەکرێت کە یاریی بچووکە وەروەها ئۆپن بێتە یاری Call of Duty Black Ops 6 چاوەڕوان بن بەم زوانێت سەر گیم پاس و یاریەکانی PlayStation Plus لە بۆ پریمیەم و ئەکسترای ئێستا حالیان بەردەستن دەتوان داڵنیان بکەن بگومان یاری زۆری تێدا بوو وەکوتم دووسێ یاری تێدا کە سەڵسە شاین تاکردنەوەی لەگەڵ یاری کۆنەکانیش وەکو یاریەکانی PlayStation 2 کاتە سە PlayStation 4 و 5 بەڵام ئەو یارانەی کە من پێشنیاز دەکەم تاقیکەنەوە یاری Ride 5 کە 100% وەکوتم خۆم دەیکەم ئەگە ویچەرت نەکردێ بەشی سێم یاریشی زەبەلاها ینی لەو زەبەلاهەیە کە لە ئاسی سایبەرپانک و گالۆڤار و ئێڵدەن ڕینگ و بۆ شێوازەیە یاریەکە وەروای ئەگە هەست لە یاری بچوکی جیاوازە تاو جیاوازە یاری Cult of the Lamb تاقیکەنەوە یاریی سانزاشێش دیارە ئۆکەی بینە سەر یاریەکانی گەیمسکۆم بگمان لە هەفتەی ڕابردوو یاخۆتەر چەند ڕۆژێک پێشەستا کۆنفرانسی گەیمسکۆم ئەنجامدرا لە ئۆپنینگ نایت لایڤ کە ئەو کۆنفرانس لەو شوێنەیەکەوە تۆنێک ترێلەر یاری دەبینین دو ساعتێکی زۆر باش بوو بریان بەڵای هەموو گواز بەوە هەرچەند دەست نەدەکرد بەو شێوازەی باشبی باشەکەشی لەوەی دابووکەوە پێشبینیمان زۆر ئەنی ئاسی چاوەڕوانیمان کەم بوو بەڵام شتی باشی نیشانداین یاریچینێ مافیامان بینی ئیندیانا جۆنز بە PlayStation 5 Call of Duty مان بینی ریئانیمل Call of Duty باتمان ئارکەم شادۆ ستارفیلد دوود یاری زۆرمان بینی ئۆکەی دەمێت دانە بۆتانی باس بکەم بەڵام ئەو یاری کەوا بەڕاستی کۆنفرانسەکەی لە بۆ من کڕیەوە یاریێکی نوێی مافیایە بێگومان هاوڕێنی خۆشەویستم لە کۆتاییدا نزگەی 2 ساڵ لە بەرنامە باس دەکەم یاریێکی نوێی مافیامان هەیە ئەم جارە بەشی چوارەم نییە بەڵکو دینەوە ڕابردوو باسی پێش بەشی یەکەمیش دەکەین واتە پریکۆڵی پێدەرێن بۆ ستایڵە چیرۆکانە کە دێتەوە پێش بەشی یەکەم یاخود ڕابردووی کارکتەرەکان جیهانەکان شتێک بە ناوی مافیا The Old Country مافیا وڵاتە کۆنەکە وڵاتە کۆنەکە مەبەستی بێگومان ئیتالیایە بۆیش ستودیۆی هەنگەر 13 بە فەرمی ڕایانگەیانکەوە یاریەکە باسی سرەتایی 1970ەکان دەکەم واتە 100 ساڵێک بەردەێستا باسی ناوچەی سسڵی دەکا کە دەکەوێتە باشووری ئیتالیا بە بەناوبانگترین شوێنە هەر لە ژیانی ڕاستەقینەش چیرۆکە لە ڕاستەقینە وەرگیرا بێگومان بەڵام لەوانەیە کارکتەرەکان خەیاڵی بن بەس لە ژیانی ڕاستەقینەش سسڵی ئەو شوێنێکەوە مافیەکانی ئیتالیا لێدا لە دایک بووینە و سەردانی ئەمریکایان کردیە ئیدی وشەی مافیا یاخود مۆپ ئیدی لە ئەمریکا و لە هەموو جیهان ناسراوە زۆر دڵخۆشم کەوا دەستنەوە ئیتالیا بە تایبەتیش باشووری ئیتالیا چکە باکووری ئیتالیا شوێنی زۆر خۆش نییە لە ساڵی 1970ەکان چیرۆکی لێ بژێردێتەوە بەڵام باشووری ئیتالیا بەهۆی هەبوونی سسڵی و شوێنێکەوە گادفادر لە فیلمی گادفادر تێدا لە دایک بووە واتە بنچینە هەموو مافیاکانە مافیا بەشی 1 و 2 زۆر ناوەزێوێکێکە لە دڵخوازترین یاریەکانە بەشی سێی مەیبی بەڵام بەشی نوێیەکە من پێم وایە لەوانەیە بتەیەکێت لە ناوازترین یاریەکان و خەڵاتیش بەدەست بێنە چونکە ستۆری مافیا ناوازەیە و ئەو ترێلەری کە نیشانیان داین تقریبا ستایلەکی ئیتالی پێ نیشان داین کە میوەی زۆر تێدا بوو چکە سسڵی بە میوەکانی بەناوبانگە چەکمان بینی چەقۆمان بینی شەفڵمان بینی واتە شەفڵ بە کوردی چی پێ دەڵێن شەفڵ ئۆکەی خاکە ناسمان بینی هەر لە بیر دەکەم شتی ئەوەندە تێکەس بە ئینگلیزی دەخینەوە لە بۆ بەرنامەی هەموو هەفتان وشە کوردیەکان لە بیر دەکەم ئۆکەی خاکە ناسمان بینی واتە کاتێک جەنازەیەک دەنێژێ چەککی زۆر جوانمان بینی لە ستایلی ئەو چەکە شۆتگەنە دوو گولەکان و چەندین تابلۆی جوانی تێدایە کە تعبیر دەکات لە ڕقی و توندی و تند و تیژی ئەو ناوچەیە و چەقۆیەکی زۆر جوانی لەسەر مێزێکە کە بە مێزی گادفادر دەچی و لە دەرەوەش بێگومان لە کۆتاییەکەش دیمەنێکی زۆر جوان دەبینین کەەوە سسڵی پیشان دەدا کە سسڵی بە ژێر ڕاستەقینەش بۆ شێوازەیە بێگومان ئێلەگە مافیایەکە و تیشرت ئەوە شێرتە یاخۆ قەمیسە مافیایەکەش دەبینین و لە باگراوەندیش باسی دروستبوونی خێزان واتە جەوەکە لە بۆ دروست دەکە کە مافیاییە زۆر دڵخۆشم و هەنگەر 13 دڵە 2025 یاری بڵاو دەکەینەوە کە چێ بڵای دەکاتەوە بێگومان کۆمپانیای 2K 2K لە 2025 بەڕاستی یاریان زۆرە GTA 5 یان هەیە مافیا The Old Country یان هەیە و ئێستا باسی دەکەم بۆردەلاند 4 هەیە کەواتە ساڵێکی ناوازە دەبێت لە بۆ 2K مافیا 100% لەوانەیە بڵێم بەقەدەر GTA 6 چاوەڕوانیە و یاریە ماوەڕیان چکە ستۆریەکەی ئۆرگەنایز کرایم من عاشقی فیلمەکانی مافیا یعنی گادفادر و مافیا ئەو جیهانم هیوادارم ئەو یاری لە چاوەڕوانیەکانم بۆیە زۆرترین کات باسی دەکەم
بێگومان تڕێگەرێکی نوێشمان هەبوو لە بۆ ئیندیانا جۆنز ئەند دە گرێت سەرکڵ. بێگومان ناوڕێنی خۆشەویستم لە هەفتەی ڕابردوو باسم کردکەوە یاریی ئەکسبۆکس یاریی گەورەی ئەکسبۆکس سەر پلەیستیشن 5 و بێگومان قسەکە ڕاست دەرچوو و یاریەکەش چیە ئیندیانا جۆنز ئەند دە گرێت سەرکڵە. هەرچەندە دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەم مایکرۆسۆفت هەرگیز نەیود بوو ئەو یاریە تایبەتە بە ئەکسبۆکس هەرگیز ئەو قسەیان نەکردبوو واتە یاری ئیندیانا جۆنز. مایکرۆسۆفت ئەو قسەی نەکردو بەڵام مشین گەیمز پێشتر ئەو قسەیان کردو واتە مایکرۆسۆفت نەبوو بەڵام مشین گەیمز ئەو ستودیۆیە یەکێک لە کارمەندەکانیان لە نازەمەجد لە جۆبلست بوو لە شوێنێک دایان ناوە من بخۆم بینی و بە کاتی خۆی نووسیبیانەوە یاری تایبەتە بە ئەکسبۆکس و بە پیسی. بەڵام مایکرۆسۆفت کاتی تڕێرەکانی بڵاوکردەوە لەسەریان نەنووسی و لەسەریان نووسی و تایبەتە بە ئەکسبۆکس و پیسی بۆیە من قسەی مایکرۆسۆفت وەردەگرم نەک پەرەپێدەرەکان لەبەری پەرەپێدەرەکان بڕیار نادەن کە یاریە بستە سەر شوێ و چ نەشوێ مهم مایکرۆسۆفت هەرگیز قسەی نەکرد و پێشبینیەکانیش ڕاست بوون و قسەکانی فیل سپنسەر لە سەرەتای ئەم ساڵکەوتی یاریەکان دەبینین بزانین لەسەر پلەیستیشن وەزیان چۆن ئینجا بڕیاردەی یاریەکانی کردێ تاویدی دەرگایەکە کرایەوە سەدی دوکان شکا ئیدی ئاوەکە هات ئیدی هەموو یاریەکان دێن 100% سەرجەم یاریەکانی ئەکسبۆکس دێنە سەر پلەیستیشنی بەڵام بێگومان کاتیان پێویستە و بەتوێ بێت تێپەڕبوونی کات یاریەکان دێن بۆیەش بەرواری بڵاوکردنەوە یاری ئیندیانا جۆنز ئەند دە گرێت سەرکڵ لە بەرواری 9 مانجی 12 ئەم ساڵە لەسەر پیسی و لەسەر ئەکسبۆکس و لە بەهاری 2025 واتە دوای چەند مانگێک لەوەی لەسەر ئەکسبۆکس تایبەت دەبیت سەرەتا ئەکسکلوسیڤی تایمینگ دەبی دێتە سەر پلەیستیشن 5 بێگومان ئینجا بە پرسیارەکە بکەین کەواتە ئەگەر مایکرۆسۆفت وەکو دەبینین چوار یاریان هینە لە سەرەتای ئەم ساڵ و یەکێک لە یاریە هەرە گەورە و ناوازەکانی دەدان بڵێن ئەنچارتدی ئەکسبۆکسی وا دەینتە سەر پلەیستیشنی کە دەتوانن نەیهینن بەڵام دەینن کەواتە مانای چی دەدا خەڵکی بۆچی ئەکسبۆکس بکڕێن بێگومان وەڵامەکەش سادەیە یەکشت تەنیا گەیم پاس گەیم پاسیش سەرجەم یاریەکان دەبێت لە ئۆڵتیمەیتی تاقیکەیتەوە کە لە کوردستان نرخی هەرزانە بەڵام لە جیهان نرخی $20 مانگانە $20 دی بدەیت خەڵکی دەبی ئەگەر ئەکسبۆکسی بکڕیت تەنیا لە بەخاتی گەیم پاسی بیکڕین بەڵام لە بەرخاتی یاری تایبەت نا چونکە وەکو دەبینین مایکرۆسۆفت سەرجەم یاریەکانیتە سەر پلەیستیشنی کە پێم وایە شتێکی باش و عاقلانیە لەبەرەوەی وا دەکات براندی ئەکسبۆکس بە زیندویەتی بمێنێتەوە ئەگەر نا وەکو فیل سپنسەر وتی بازرگانیەکەیان لەوانێ لەدەست بدەن یان بازرگانیەکەیان شتێکی بەسەر بێ یاخود پێویستە بازرگانیە بە تەندروستی و بە زیندوی بێ هەڵات واز لەو قسە سیاسیانە بینین پێم خۆشە بڵێ حەز دەکەم زۆرترین خەڵک مثلا ئیندیانا جۆنز تاقیکاتە من فیلمەکانی ئیندیانام بینی وە ڕاقینە تەنانەت ئەو چیرۆکە ئیندیانا جۆنز دروستکەری زنجیرەی ئەنچارت و توم ڕەیدەر لەسەر ئیندیانای دروستکرا ئەنچارت لەسەر توم ڕەیدەر دروستکرا ئەمە سەرەتایەکەیە ئەمە دایکی هەمویانە وەکو چیرۆکی لێکۆڵینەوە و دۆزینەوەی گەنجینە و ئاسار ناوازەیە هیوادارم ئەو یاریە سەرکەوتوبی پێم وابی ئیدی مەسەلەی شەڕە کۆنسۆڵ بە کۆتا هات ئیدی هیچی دیکە باسی نەکەینەوە باشترە کەس تکایە هیچ لەبەرەوەی خەلاص شەڕە کۆنسۆڵ نمە جیاوازی نمە هەرچەندە شەڕە کۆنسۆڵ کەیفمە شەڕە کۆنسۆڵی نەیە بەڵام حەزم لە مناقەشەی کۆنسۆڵە لەبەرچی لەبەرەوەی دنیایەکەی گەیمینگ بە زیندوی دەهێڵێتەوە چونکە یاری تایبەت وا دەکات کۆمپانیا بەرامبەرت یاری باشتر دروست بکە ئەو یاری باشتر دروست بکە لە کۆتاییدا ئەو باشتریە گەیمەران قازانجەکان بەڵام ئێستاش پێم خۆشە کە هەموو کەسێک دەتوانێت هەموو یاریێک لە هەموو شوێنێک تاقیکاتەوە بە تایبەتی یاریەکانی ئەکسبۆکس بێگومان یاریەکانی پلەیستیشن هاتە سەر کۆمپیوتەر نهاتە سەر ئەکسبۆکس بەڵام جیهان دەبینەوە بەرەو گۆڕانکاری دەڕوا بێمە لای کرەیتۆس بێگومان ناوڕێنی خۆشەویستم کرەیتۆس دەبینینەوە ئەم ساڵ بە تایبەتیش لە بەرواری 10 مانجی 12 ئەم ساڵ لە مانجی 12 ئەمازۆن بە هاوکاری پلەیستیشن پرۆداکشن و دەیان ستودیۆی دیکەی جیاواز زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی بڵاو دەکەنەوە بە ناوی سیکرێت لێڤڵ ئەو زنجیرە تەلەڤیزیۆنیە لە چەندین ئەڵقەی جیاواز پێک دێ پێما 15 ئەڵقەیە کە هەر ئەڵقەی کورتە چیرۆکێکی جیهانی یاریەکان بە CGI دەجێڕێتەوە واتە گرافیکی کۆمپیوتەری بەڵام بە گرافیکێکی بەرز چونکەوە پری ڕێندەرە تا ڕێندەرکراوە ئامادەکراوە گرافیک زۆر جوان دەبیت جا بگومان یەکێک لە دیمەنەکان کرەیتۆسمان بینی کەوا لە جیهانێکی نوێشە کرەیتۆس واتە لە ڕسەری باگراوەندی بکەین باڵەخانەکان نوێن واتە کرەیتۆس لە یۆنانی کۆن نییە لە نۆرز مەثۆڵۆجی نییە بەڵکو لە جیهانی ئێستا بگومان نازانین ئەو دیمەنە معنایەک دەدات تەنیاوە دەبین کە کرەیتۆس پەنجەی بەرز دەکاتەوە جا ئایا ئەو دیمەنە لە ناو چیرۆکەی کرەیتۆسی هەر هەیە یان تەنیا لەو تڕێدەری دروستکرات کە زۆر جار ئەو دیمەنانە بۆ تڕێدەرەکان جیاوازن لەگەڵ ئەو شتێکی تڕێدەکە دەبینین بەڵام شتێکی سەرنجات شت جگە لە کرەیتۆس بێگومان سیفومان بوونی یاری سیفومان بینی یاری گۆست ئۆف سوشیمامان بینی کە کارەکتەری جینسەکای تێدایە وەروەها لە بیر نەکەم چەندین یاری دیکە دەبین وەکو مێگامانە پێم وابی تەنیا ماریۆم نەبینی هەرچەندە دەنگۆ هەیە ماریۆشکیدای بەڵام نازانم بەس
کیانۆ ریڤسم بینی کیانۆ ریڤز ئەکتەرەکەی جۆن ویکی بەڵام لە یاری ئارمارد کۆڕێ خۆی ئەگەر یاریەکانی ئارمارد کۆرتان بینیبی کە فرام سۆفتوێر دروستەکە دروستکرانی ئەڵدن ڕینگ و یاریەکانی سۆڵسی ئارمارد کۆر کارکتەری مرۆڤی تێدا نییە بەڵام هەیکەلەکان لەلایەن مرۆڤ بێگمان کۆنتترۆل دەکرێن بەڵام مرۆڤەکان پیشان نادەن یان دیارنی یان نین یان لە جیهانەکە پیشان نادرێ وەکو هەیکەل جا کیانۆ ریڤز لە یاریەکی ئارمارد کۆر بەڵام لە زنجیرەی تەلەڤیزیۆنی واتە ئەمانە یاری نین تەنیا کورتە چیرۆکن لە ڤیدیۆ گەیمەکان وەرگیراون بە شێوەیەکی زنجیرەی تەلەڤیزیۆنی هەفتانە ئەڵلقەی لێ بڵاو دەکرێتەوە چیرۆکەکان دەبینین پێمابی تەنیا 15 ئەڵلقە دەبی بەناوی سیکرت لەڤڵە وەروەها لەلایەن چێش دروست دەکرێت لایەن تیم میلەر دروست دەکرێت کە دروستکەری فیلمی دێتپوڵە یەکەم فیلمی دێتپوڵ کە دەرێکی زۆر ناوەزێ و قسەیەکی زۆر جوانیشکل لە گەیمسکۆم وتی باشە یاریەکان بۆچی دەبێ هەموو کاتێک گەیمەران بە ئێمە بڵێن گرافیکی یاریەکان زۆر پێشکەوتووە کە ئێمە گرافیکێکی وا ناوەدە چیرۆکەکی ناوەزە لە ناو زنجیرە و فیلمەکان دەبینین وتی وەڵاممان پێ ئەمەش وەڵامەکەیە پێم ئاوی سیکرت دێڤڵ زۆر سەرکەوتو دەبی چونکە بە پارتنەری دەیان ستودیۆی جیاواز دروست کراوە و زۆر دڵخۆشم لە کۆتاییدا کرەیتۆس یاری گارۆڤوار جینسەکای گۆسە سوشیما دەبینین بە شێوەی زنجیری تەلەڤیزیۆنی هەرچەندە زنجیرەکەی گارۆڤوارە لە بەرەمێنانە بەزمی هیم دڵخۆشم کە ئەومان بینی بەڕاستی چێ بوو لە شتە جوانەکانی ئەو شەوە بینیم لە دەی مانجی 12 ئامادە بن شیکردنەوەی تەواو بگومان و خۆشەویستانم یاریێکی نوێ لەلایەن ستودیۆی کرافتن ئاشراکرا هەرچەندە یاریەکە یەکەم جاری ئاشرا بکرێت بەڵام بە گەورەی یەکەم جار ئاشرا بکرێت بە ناوی ئین زاو یاریەکە لەلایەن کرافتنی پەبجیەوە دروست دەکرێت یاریێکی سیمیلیشنە بەڵام سیمیلیشنی چییە واتە دووبارەکردنەوەی ژیان ڕاستەقین هەیە بە شێوەیەکی زۆر ڕاستەقینە شاری گەورەت هەیە کارکتەرەکان زۆر ڕاستینە توانین کۆنتترۆلی ژیانی کارکتەرەکانت بکەیت جلو بەرجیان دم و چاویان ئەتوانن زەواز دەکەن منداڵ دروست دەکەن شوێنەکانیان بۆ دەڕازێنیەوە ماڵیان بۆ دروست دەکەین تقریبا وەکو ئەو یاری بوو کە دەم کرد ستی سکایلاین بەڵام هێشتا بە پڕوردەکاری تر بە گرافیکێکی زۆر بەرزتر وەرزۆر بە یاری سیمسیتیش دەتی بە زۆر بە یاریەکەی یەژەتی کە دەسیمسە زۆر ناوازێ گرافیک زۆر جوانە جا ڤیدیۆیان بڵاو کردو پێم مابی نزیکی 17 خولەکێک بوو لە یوتیوب بە کواڵەتی 4K کە تەواوی یاریەکە شیرەکەنەوە چ دەکرێت لە ناو یاریەکە و چ ناکرێت دەتوانیت چی بکەیت دەتوانیت چی نەکەی پێشنیاز دەکەم دوای بەرنامە لە بۆ خۆتان بنووسن ئینزاو گەیم پڵەی سەیرێکی بکەن پشتی زۆر جوانی تێدا سەرنجڕاکیشە بەڕاستی من ئامادەم لە ڕۆژێکەکەمە یاری بکەم هەرچەندە نازانین کی بڵاو دەکرێتەوە بەڵام من ئامادەم ئەگەر پلیستیشن 5 و Xbox Series تەحملی ئەو یاریە گەورەیە بکەم و یاریێکی نوێژە شاکرە لەلایەن ستودیۆی تارسیەر ستودیۆز لەلایەن THQ نۆردیک بڵاو دەکرێتەوە جا دروستکەرانی یاریەکانی لیتل نایتمێرس یاریێکی نوێیان هەیە کە تقریبا هاوشێوەی لیتل نایتمێرسە بەڵام زیاتر کەشوهەوایەکەی تۆزێک جیاوازترە پەرچەنمێژ وایە بەڵام نازام لەو یاریان نەکردە بەشێک لە جیهان لە دڵنیمەز مهم یاریەکە بە ناوی ڕووی ئانەمەڵە واتە ئاژەڵی دووبارە جوڵێنرا واتە ئاژەڵێک لاشە جەستەکەی مردووە لاشەکەی دووبارە لە جوڵێنرێ لەڕێکەی هۆکارێکەوە دوو کارکتەر ڕئیسیمان هەیە دوو منداڵن پێدەچێن گەشت لە بۆچان شوێنێک دەکەن هاشەوی لە دڵنایتمێرسەیدی بەڵام یاریەکە بە ناوی ڕووی ئانەمەڵە کەەوە دوژمنەکانی یاریەکەی یاخود شتە ترسناکەکان هەمووی چۆن دەڵی ئانەمەڵن ئاژەڵن بەڵام دووبارە زیندوو کراینەوە یاخود دەجوڵێن یان هێزێک هەیە شتێکە کەش و هەوایەکەین بەد لە 100 ڕێک کەش و هەوایەکی وەکو لیتل نایتمێرە چاڕوانە یارە وا لە کۆتاییدا ستودیۆی گیربۆکس بەشی چوارەمی یاری بۆردەڵانس یاشراکە و دەڵێن یاریەکە لە 2025 بڵاو دەکرێتەوە بەڵام باوەڕ ناکەم یاریەکە 2025 بڵاو بکرێت زیاتر بابەتان بڵێم لەبەر چەوی یاری هاشاکرا فیلمێکی بۆردەڵانس لەم هەفتەی ڕابردوو یەک دو هەفتەی ڕابردوو لە سینەماکان نمایش کرا و فیلمەکە بەڕاستی نەتەقیەوە فیلمەکە بەڕاستی کارەسات بوو کەس بینێتەوە یان لە 150-200 میلیۆن دلار تێچووی فیلمەکەی بوو ناتوانیوە 20 میلیۆنیش کۆکەنەوە یاری فیلمەکە شکستێکی گەورەیە لە مێژووی سینەما لەوانەشە گەورەترین فیلمی کە گەورەترین شکستی هێنابی لە ماوەی 20 ساڵ ڕابردووش خەڵکێکی زۆر لی تووڕانە لەبەرەوەی فیلمەکە زۆر خراپە لە ڕووی کواڵەتیەوە لە ڕووی نووسین و ئەدا و لە ڕێگەی هەموو شتەچێوە گیربۆکس بۆ ئەوەی ناوی بۆردەڵانس بە خراپان نەڕوە خەسەری ئەو یاریان ئاشا کرد تڕۆلێکی CGI بۆ بڵاو کردەوە کە زۆرشتمان پێ ناڵێ تەنیا تایتڵی بۆردەڵانس دێ بەشی چوارەمی لەگەڵە دەڵێ یاریەکە لە 2025 باڵەکردێت بەڵام من باوەڕ ناکەم 2025 کردێت بەروی یاریەکە زۆر لە مێژە نییە دەستی بە بەرەمێنان کردیە کە کۆمپانیای توکەیش زۆر لە مێژە نییە گیربۆکسی کڕیە fingers crossed چاڕوانم بەڵام 2025 دێ ئینشاءالله بەڵام باوەڕ با تڕۆیدەرێکی نوێشمان هەیە لە بۆ یاری Call of Duty Black Ops 6 گەیمپڵەیەکی نوێی کامپینەکەمان هەیە کە بەڕاستی ناوازێ ئەنی تمشە Call of Duty هاوشێوی فیفا هاوشێوی FC هەموو ساڵێ تڕۆیدەرەکان
هایپەکەی ئەو حماسەتی لەوەمان دروستی دەبی دەڵێن ئۆکی ڕۆژ یەکەم دیکەم شتانە دەیکەین و پاشە مانگە چیش لە بیری دەکەین و دەڵێن هیچ نەبوو هیوادارم ئەو جارەوانە بی هەرچەندە من ناڵێم سەرجەمیارەکانی کۆڵ ئۆف دیوتی خراپن بەس مەستم حماسەتێکیە کە تڕۆیدەرەکانیان زۆر ناوازەیە گەیم پڵەیان زۆر ناوازن شان دەدەن هیوادارم یاریەکە لە چاوەڕوانەکانمان بیچکە بەڕاستی کامپینەکەی زۆر ڕاقی دیارە بڵاک 6 و من چاوەڕوانم ڕۆژێکم تاقیکەمەوە لە 25 مانجی دا تڕۆیدەرێکینەمان هەیە بۆ سیڤیلایزیشن 7 ئەوش هەر لەلایەن 2K بڵاو دەکرێتەوە کە 2K بەڕاستی تێک 2 زۆر ناوازن بەڕاستی یاری ناوازە بڵاو دەکەن لە ساڵژگە گەیم پڵەیش جوانیان بڵاو کردەوە گرافیکی سیڤیلایزیشن پێشتر هەمزار کارتونی بووە بزارە زۆر واقعیترە کە جیهانێکی گەورە بەخۆ دروست دەکەن بەڕاستی من عاشقی ئەو یاریانە بێستم بخۆتە نەزان یاریستی سکالاین زۆر دەکەم ئەو یاریە من لە بیدایەتەوە هەوڵ دەدەم دەستێکەمەکە کاتر و یەکەم گەیم پڵەی یاری باتمان ئارکەم شارۆز بڵاو کرایەوە کە گەیم پڵەیەکەی لە بۆ یاریە VRەکەی باتمانە کە بەڕاستی جوان دیارە بەڕاستی خەڵکێکی زۆر چاوەڕوانی ئەو یاریە هەرچەندە سەرەتا ڕخنە باران کرا من خۆ یەک لەو کەسان کە زۆر ڕخنە لە تڕۆلێر یەکەم یاریەکە لە بەڵەوەی وتمان یاریەکە VR باتمان بەشەی VR کەمامێن لۆ نایکەنە یاریێکی تەواو یکەنە تریپڵی بەڵام کردیانە VR کا پێم ناخۆشە لە بەرەوەی کەمترین کەس تاقی دەکاتەوە بە چێت مێتاکوێت سی هەیە هەموو کەسەک دیتی باتمان VR هیوادارم ناوازەبی باشە من بەڕاستی مێتاکوێت سم نییە چکەتنیا لەسەر مێتاکوێت بەدەستە نەر لەسەر پلیشن VR و PC VR هەرقان لەسەر PC VR بەردەستیان خستبە بەس میهە گرافیک جوانە بڕیار لە مانج دێم سا بڵاو تڕۆدەرێکینێمان بینی لە بۆ ڕۆڤەرەکەی یاری ستارفیلدی کە ئێستا ئۆتۆمبیلمان هەیە لە جیهانی ستارفیلد و ئەو ڕۆڤەرە لە ڕێگەی DLC نوێیەکەی بەناوی شارر سپیس بڕیارە لە 30 مانجی 9 بڵاو بکرێتەوە قسە و باسێکی زۆر هەیە لەسەر یاریەکە و پەرپێدەرەکانی دەڵێن ئەمە DLC تۆزێک بابەتی ترسناکتری تێدا لە چاو یاری ستارفیلدی بزەبە ترسناکتریەکەی لە چێ نازانم بەڵام ستارفیلد یارێکی مام ناوەندە بە بڕای من نەزۆر نایە بە نەزۆر خراپە بەڵام بەفێزدایە بۆی هیوان بەرزە بەفێزدا هەموو کاتێک یاریەکانشان خراپیش بی باشیش نەبی مام ناوەنج بی زۆر زار نەک زۆربەی کات یاریەکانی خۆیان پشتگوێ ناخەن ئەپدێتی دەکەن تا دەیکەن یاریێکی زۆر ناوازە هاوشەوی یاریەکانی فۆڵاوتمان بینیوە سەو هیوادارم ستارفیلدش داهات و یاریە بیکەوە خەڵکێکی زۆر چاڕوان بووە تڕۆیلەر نا گەیم پڵەیەکی دوور درێژ و شیکردنەوەیکی باشمان بینی لە بۆ یاری دون ئەوەیکنی کە لە جیهانی دوونە ئەگەر کەیفت بە فیلمەکانی دون دێ یارەکە MMORPG بەڕاستی ئۆپن وۆڵدە سڤایڤەڵەمانەوە لە ژیانە و MMOشە واتە بە بەردەوامی جیهانەکە لە گەشەکردندا تۆ کارکتری خۆت هەڵدەبژێری یاخود دروست دەکەیەوە جیهانەکە دەسوڕێیتەوە نازانم ستایلی دون بە بڕای من بەش یاریی ئەکشن بە ئەکشن RPG بە زۆر ناوازەستە بوو لەوەی کەوا یاریی MMORPG جیهانی کراوەی سڤایڤەڵ بی نازانم لە ئۆستایلان هەڵبژاردێ من باوەڕ ناکەم یاری سەرکەوتی و بەڕاستی ئەو قسەیەش منە بیر مەکەن 2025 پێتان دەڵێن بەرچەو یاری سەرکەوتو نابی من گەیمەرم ئۆکەی من ڕۆژنامە سوباری گەیمیشن دەزانم ئەو جۆر یاریان سەرکەوتو نابیت لە جیهانی دون یارێکی RPGش نەبی یارێکی ئەکشن بەیاوەچی بڵاک مفی وچی گارڤواری ناوازە دەبێت ستۆریەکی زۆر ناوازەیە دیمەنی زۆر ناوازە لە بۆ دروست دەکات بە تایبەتی لە ناو سەحرایەکان کاتێ ساندەکان دێن ئەو شتە چ پێ دەڵێن سانستۆر مەچیە مهم هیوادارم یاریەکە سەرکەوتی بەڵام زۆر سیخەم بەرز نییە تڕۆدەرێکینەمان هەیە لە بۆ یاری Path of Exile کە بڕیارە بەم جوانە زیانی زیاتری سەبزانین بەڵام گیم پڵەیەکی جوانە هاوشێوی یاریی هاوشێوی دیابڵێ بەڵام ئەمەیان فری تو پڵەی دەبین کاپکۆم کاراکتەریشنی لە بۆ یاری ستریت فایتر 6 ئاشا دەکرا بە ناوی تیۆری بۆگارد هەفتە خولەکەی گیم پڵەیان لە ئۆنلاین بڵاو کردەوە گەر حەز دەکەن بە خۆتان بینێت بزان حرکاتەکانی چییە کاراکتەرەکە چۆن و بەشی سێمی یاری هەر ناوازەی مۆنۆمنت ڤالی ئاشکرا کرا جا مۆنۆمنت ڤالی 1 و 2 لە ڕێگەی مۆبایلەکانەوە تابلێتەکان بەردەستە پێم لەسەر پیسیش بەردەستە بەڵام لەسەر کۆنسۆڵەکان نەمبینی بە تاوە کوێستە یاریی زۆر ناوازەی خنجیلانەی کورتی بچووکی پڕمەتەڵیە و زۆر هێمن کەرەوەشە هێمن کاراوە نەکەرەوە داوای برد نەکەم میهم یارەکە هێمنت دەکاتەوە بەڕاستی یارێکی زۆر جوانیشە گرافیکی زۆر جوانە جا بەشی سێمیان شاکرێ بەڵام کێشەیەکی هەیە بەشی سێمی تەنیا لە ڕێگەی نێتفلیکس گەیمز بەردەست دەبێت واتە ناتوانانی لە ڕێگەی مۆبایلەوە بیکڕیت دەبی ئیلا ئەکاونتی نێتفلیکست هەبی اینجا وەختی بە خۆڕایی دەتوانی یاریەکە لە ڕێگەی ئەکاونتی نێتفلیکسەکە لەسەر ئاپستۆرەکە و گوگل ستۆرەکەی خۆداوەکەی کەشتێکی زۆر بمعنای ئاڵۆزە بەس چاڕوانەویارە و یاریی نوێی داین لایتمان هەیە بە ناوی The Beast داین لایت بەشی دوی سەرکەوتوو بوون جا چەندی دیLCیان لە بۆ ئاشا کرد لەلایەن ستودیۆی تێکلاند بەڵام دیLCیان هەبوو بە ناوی The Beast وتیان دیLCەکە زیاد لە حد گەورە بوو پلانەکان بۆ یەکریتوانە یاریێکی تایبەتی بچووک بە ناوی The Beast داین لایت The Beast پێم وابی ئەو یاریان لەسەر حەجمی سپایدەرمان مایلز مۆراڵسیە لە بۆ سپایدەرمان 1 و 2 واتە یاریێکی فول پرایز نابی بەڵکو
ئەکسپانشنیش نابی واتە DLC نییە بەڵام DLC گەورەترە بەڵام یاریشی فول پرایز نییە یاریشی تاویش نییە واتە مابەی نەکەیتیکە دڵخۆشم ئەو یاریە بچووکانە بە نرخی 30 بۆ $40 بۆ $50 بفرۆشێ کە ئەزمونێکی 10 ساعت 2 ساعتیمان پێ بدەن ناکەم و یاریەک 56 ساعت 100 ساعت بی $70 داوا بکە ئەو کەسانی کەیفیان بە داین لایتی دێ بەم زوانە زانیاری زیاتری لەسەر دەزانی و نازانی کەی بڵاویش دەکرێتەوە بێت و ترۆیلێکی نوێمان هەیە لە بۆ یاریێکی نوێی سوپەر ماسیف دروستکەرانی یاریە چیرۆکەکانی وەکو ئەنتڵدۆن و ئەوانە یاری داهاتویان کە لەو ستایڵەیە چیرۆکیە کەواتۆ تاحکم بە کارکتەرەکان و ژیانی کارکتەرەکان و چارەنووسی کارکتەرەکان دەکەی بە ناوی Directive 8020 820 8020 ئەو یاریە نوێیە دەربارەی دەرەوەی زەویە باسی ئاسمان دەکات ناو هەسارەیەکی کە 12 ساڵ ڕووناچی لە زەوی دوورە کارکتەرەکەمان لەناو ئەو کەشتیە لەگەڵ چەندین چۆن دەڵێ بوونەوەری جیاواز و نازانن چیتی و تێکەڵ بۆ ترۆیلەکەی جوانە حەز دەکەن لە بە خۆتان بینەری بن بە تەواوەتی یاریەش بکرێت 2025 بڵاو بکرێتەوە ترۆیلێک بڵاو کراوە سەیریکەن GTA تێدا بە شێوەی چۆن دڵی قەشمەری پێکردن بە GTA چەندین یاری دیکەی تێدا قەشمەری بە هەمووان دەکا و یاریەکە ژاشاکرەکەەوە یاریەکە چییە گوت Simulator ریماستەر واتە بەشی یەکەم یاریەکەیان ریماستەر کردەوە بە ترۆیلێکی زۆر کۆمیدی دروست کرایتەوە کە قەشمەری بە چەندین یاری حەز دەکەم ترۆیلەکەی لە بۆ خۆتان دوایە سیرکەم بنووسن گوت ریماستەر سیمولەیتەر کە گوت سیمولەیتەر ریماستەر کە قەشمەری بە هەموو یاریەکان دەکات زۆر سەشی جوان و ڕاکیا کردە یاریەکی کۆنگمان هەبوو پارساڵ کە زۆر شکست خواردو بوو کین کۆنگ جا یاریی نوێمان هەیە کە پێم وابی ئەوەشیان هەر شکست دەینی ڕانکەم زۆر سەرکەوتوبی بە ناوی کۆنگ سڤایڤەر ئینستینکت کە یاریەکە کۆنجی تێدایە بەڵام تۆ بە شێوەیەکی 2D شەڕ دەکەی قەس بۆ ئەو ستایل یاریەکەی و پەیوەندی بە کین کۆنگەوە تێناگەم لۆ ئەو یاری دروست کرا گرافیک جوانە بەڵێ قەشەنگە بەڵام بڵێ یاریەکەکەوە زۆر چاڕوانم شەڕ لەگەڵ کینگۆنجی بکەم یان شتێک یان جیهان بەهۆی شەڕی زەبەلاکانەوە وای لێ ئارەنە ئۆکەی نازانم لەو ستایلەیان هەڵبژاردێ بەس مهم یاریەکە بنای کۆنگ سڤایڤەر ئینستینکت کە ترۆیلەکەی کۆنجی زۆر بە کەمی پیشان دەدا یاڵا بەڵام ئەو یاریکە هەفتەکانی ڕابردوش باسم کرد کە من چاوەڕوانم یاریەکە لەسەر PC PlayStation 5 بڵاو دەکرێتەوە سەرەتا بە ناوی The First Berserker کازان یان خازان ترۆیلێکەمان بینی کە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ زیاتر عاشقی ستایل یاری دەبم ستایلەکەی زۆر جوانە ڕێک سەرەتاکانی گارۆڤارم بەبیردەینتەوە بە ستایلە هونەریەکەیان بە جیهانە پڕچڕەکەیان و چیرۆکە سازاش خازان لە ڕۆژیەکە مامەدەمە لە بۆی لە 2025 بڵاو دەکرێتەوە و ترۆیلێکی نوێشمان هەبوو لە بۆ یاریە ئۆنلاینە نوێیەکە بە ناوی ARC Riders لە 2025 بڵاو دەکرێتەوە و ترۆیلێکی نوێشمان هەیە لە بۆ یاری Unknown 9 Awakening کە بڕیارە لە 18 مانجی دەیەم ساڵ بڵاو بکرێتەوە کە یاریەکی تاوستۆریە ئەکشنە سەرچێشیە مانەوە لە ژیانە بگومان و ستایلێکی گرافیکی جوانە و نرخ یاریەکەش سەر کۆمپیوتەری $32 $40 شوێت و یاریەکی نوێی سنایپەر ئیلیت ئاشاکرا بە ناوی سنایپەر ئیلیت ریزیستنس کە پەشی پێنجەمی بەو شێوەی سەرکەوتو نەبوو کە هیوامان بۆی دەخواست بۆ هیوادارم ئەو جاریان باشتر بی کە ئەم جاریان هەر هەمان ستایلی کامری کەسی سێمی تەقەکردنی سنایپەرەوە تا دوورمەودا شەڕ و ئەوشتان دەکەین و هەر باسی بیگومان جەنجی جیهانی دومیش دەکە و ئەو جارە باسی ئەوەی دەکە کە فەڕەنسا لەلایەن ناتسیەکان داگیر کرا و تۆ دەبی هێرشکردنەکە بەدزی دەبی ئەوشتانە دەبی فرانسی ڕزگارکەی یاخود فەڕەنسا وا لە کۆتاییدا یاری Animal Crossing بە شێوە لە شێوەکان دێت سە PlayStation و Xboxی بەڵام سەرەتا تەنیا لەسەر PlayStation و PC دواتر سێ Xbox پێم وابی جاوی یاریە Animal Crossing نییە بێگومان چکە نیتندۆ ناگەڕشتانە بکرێت یاریشی نوێ بە ناوی فلۆتۆپیا یاریەکەکەوە زۆر بە Animal Crossing دەچی تقریباً کۆپی پێیستە لە زۆر شتەوە جیهان لە بۆ خۆ دوورگە لە بۆ خۆ دروست دەکەی ژیان لە ناوی دەژیت و شت دەچینی و دەڕوێنی و دەخوێنی و ماسی ڕاودەکی یارێکی کەوزیەوە داندا نەمیشیت فۆن لە جێ دەکەی بەهای منی چەندی ساعتنا بەسە دەبێت هەدت دەکاتەوە زەبت نازان کی بڵاو دەکرێتە بەڵام زانین 2025 و بگومان دواشتیان دوی پێش دواشتە نازان بزەبت و بگومان باسی یاری لە تڵانی مەرسێش بکەم کە ترۆیلێکی نوێمان بینی کە بەڕاستی ینی تێناگەمەکوتم ئەو جارە Little Nightmare لەلایەن دروستکراین Little Nightmare دروست ناکرێت بەڵکو لەلایەن Supermassive Games دروست دەکرێت بەڵام پێشتر لەلایەن
چەند کەسێکە دروست دەکات کە ئێستا یاریش نوێیان دروستکرێ بەلایەن ریانەبڵ بەڵام لیتل نایتمێرسش زۆر ناوازە دیارە و کەش و هەوایەکەی زۆر بەدڵە لە 2025 بڵاو دەکرێتەوە تڕۆیەرێکی نوێشمان هەیە لە بۆ یاریێکی نوێ بە ناوی The Spirit of the Samurai هەرچەند تۆزێک بێزار بوونیە لە سامورای چونکە یعنی یاریەکان ئێستا زۆربیان بە ژاپۆنیان گرتووە ماوەیەک هەموو بە نۆرز مۆتۆلۆجییان گرتو ماوەیەک هەموو بە یۆنانیان گرتو و ئێستا هاتینە سەر ژاپۆن جوان دیارە بەڵام ژاپۆنە بەڵام بەشەی تودی پیشان دەدا لەگەڵ بەش زۆمبیت هەیە و بوونەوەری جیاوازتەوە یاریش تا واقعی نییە ئەوە تقریبا زۆرینی هەر زۆری شتەکان بوو کە لە ڕێگەی گەیمسکۆمی ڕازانیمان بەڵام جگە لە گەیمسکۆم چنین هەواڵی دیکەشمان هەیە بۆ نەیاری بوڵی لە مەفتەیە دەنگۆ زۆر هەبوون کە هەواڵێکی نوێی بوڵی دێ جا دەنگۆیەکە چی بوو کەوا بوڵی لە کۆتاییدا هاتە سەرخنەوزاری GTA Plus ئەگەر GTA Plus تەبی لە بۆ GTA ئۆنلاین چەندین یاری ڕۆکستاریش وەردەگری یەک لەوانە بوڵی لەمەدا وەردەگری لەگەڵ LA Noire Red Dead Redemption Grand Theft Auto The Trilogy Definitive Edition و ئێستا بوڵیش زیاد کرایەکە پێویستە و یارە ڕیماستەر بکرێتەوە بەشی دۆمەر ناویمان پێویستە ڕیماستەر بکرێتەوە ئۆکەی بینە لای هەواڵەکانی Xbox و بێگومان بە گەورەترین هەواڵی جەست پێ بکەم کەوا یاریێکی دیکەی تایبەت و ناوازەی Xbox PlayStation 5 وەکوتم پاسێکی شەڕە کۆنسۆڵ ڕۆشتە قۆڕانە ناکەم بەڵام فیل سپنسەر خۆی لەم هەفتەیە هەر بەشداری گەیمسکۆمی کرد و لە مقابلەیەکی نوێ وتی بەڵێم گۆڕانکاری دیکە گەورە بەڕێوەیە وەیدی ئەمە کاریمە ئێمە دەبێت مەبەستی چیە بارەوەتان شیکەمەوە فیل سپنسەر لە مقابلەکەی لەسەر هاتنی ئیندیانا جۆنز لەسەر PlayStation 5 وتی بەڵێ ئاگداری ئەو گۆڕانکاریانەوە دەشی بینن و بەڕێوەیە شتی دیکەش بەڕێوە تا گۆڕانکاری دیکەش دەکرێت و دەیەوێت زۆرترین گەیمەر و لەسەر زۆرترین شوێن تاقیکردنەوە تەنان وتی پێویستمان بەداهاتە لە هەموو شوێنە واتە پێویستیان بەو گەیمەرانەیە لەسەر PlayStation 5 یاریەکان بکڕن بگومان مایکرۆسۆفت پێویستی بەو پارەیە نییە بەڵام Xbox پێویستی بەوەیە کەوا لە پێش سای مایکرۆسۆفتی وا نیشان بدە کە پارەیەکی زۆر قازانج دەکەن نەک لە ڕێگەی گەیم پاس بەس پارە دەست بدەن چەند ساڵێکە دەزانین کەوا گەیم پاس پارەیەکی باش کۆ ناکاتەوە لەبەرچی لەبەرەوەی تۆ یاریش وەکو Call of Duty بە $70 توانین بیفرۆشی کەچی لە ڕێگەی گەیم پاسی بە خۆڕایی بیدەیە گەیمەران و مانگانە $20 نێوەرگری کە ناتوانێت هەفتەیە بۆ بڕکاتەوە بگومان شتێکی زۆر عاقلانە نییە بەڵام عاقلایەتەکەی لەوەیە کەوا وا دەکەی گەیمەرێکی زۆر گەیم پاس بکڕی کۆنسۆڵەکەت بکڕی بەگشتی یاریەکەت قازانج دەربێنەوە بەڵام ئەگەر یاریەکەی خۆش لەسەر PlayStation 5 بڵاوکەوە $70 کۆ کاتەوە سەرچاوی داهاتە زیاتر دەبی لە پێش چای مایکرۆسۆفتی باشتر خۆت نیشان دەدەیتەوە کۆمپانیایەکەی تو براندەکەی تو بەشێک لە کۆمپانیای مایکرۆسۆفتی بەلای تو کە تۆ سەرۆکی بە شێوەیەکی تەندروست نیشان دەکە ڕێز دەشتە دەگرم کەوا فیل سپنسەر دەیکا بەس مهم لە کۆتاییدا سەرجەمیارەکان دەبینی 100% و فیل سپنسەریش تقریبا لە مەفتەیە قسەیەکی زۆری نەکرد تەنیا وتی گۆڕانکاری بەڕێوەیە و دەمانەوێ وتی بازرگانی ڤیدیۆگەیم لەسەر پستانێکی یەکجار زۆرە و دەبی گۆڕانکاری بەسەر هەر هەمووشمان دادێ و لە داهاتوشتی زیاتریش دەبین واتە یاری دیکەی زیاتر دەبین مۆنزە فۆرتزایە پێم وابی هەموو یاریەکان دێن بەڵام بە تێپەڕبوونی کات دەیان بینین و هەر قسەکردن لەسەر یاریەکانی Xbox لەسەر PlayStation 5 Sea of Thieves زیاتر لە ملیۆنێک کۆپی لێفرۆشاوە لەسەر PlayStation 5 کە بزەبت نازانین هایفای ڕۆشتن فرۆشاوە یاخود یاریەکانی دیکەتەن فرۆشا بەڵام بە فەرمی بواش ئایا شاکرا Sea of Thieves یاریێکی کۆنی چەندین ساڵی Xbox لەسەر PlayStation 5 1 ملیۆن کۆپی لێفرۆشیان لە ماوەی چەند دوو مانگ سێ مانگ ئەو یاری کۆنە ئۆنلی لێفرۆشا بۆیە مایکرۆسۆفت دەهەوێ یاخود Xbox هەموو توانای خۆ بەکاردنی تاوەکو بەڵێ ئەم ملیۆنانە زیاتر بکە و بگومان ناقیشیان نیە دەیانێت پارە کۆکەنەکەین بەڵام بابینە لای هەواڵێک کە بگومان زۆر کەس لەوانەیە زۆر دڵخۆش نەبی لە هەما کاتیشدان دەکەس لەوانەیە دڵخۆش کات کە هەواڵەکە دوو بەشە یەکەمیانەوەیەکەوە یاری ئەڤاوت زیاتر لە دەدانە کۆتایی هەیە کە یاریش تایبەتی Xbox تاوەکو ئێستا قسە دەکەین بگومان ئەوەژێت سێ PlayStation 5 بەڵام نازانین کە دە کۆتایی زیاتری هەیە واتە دەنیهایەتی هەیە چیرۆکی یاریەکەی بەڵام لەگەڵ ئەوەش وتیان ئەو یاریە لەسەر Xbox Series S و X یاریەکە لەوانەیە ڕێژەیەکی یەکجار زۆر 30 فرێمبی بە کواڵەتی بە پرفۆرمانس تەنیا 30 فرێمبی واتە مۆدیش فەست فرێممان نابی کە نازان بۆ یاریەکانی Xbox کە سەرەتا بڵاو دەکرێنەوە هەمووی 30 فرێمە سەرەتا جەماعەتی ئەڤاو دیوتیان ئێمە خۆمان پلانمانە بە شێ لە شێەکان جەماعەتی ستارفیلدش سەرەتا قسەیان کرد گوتیان پلانەکەی خۆمان بخۆی وابوو بیدا 30 فرێمبی پێمان باش بوو لە بەرەی کواڵەتیای بە دوو مانجی نەبرد گەیمەر زۆر زەقی دەکردن مۆدی 60 فرێمیشیان بەردەست خست و دەبینی 60 فرێمەکە زۆر باشترە 30 فرێمەکە وەک گرافیک شووە بۆ شێوە فەرقی نەکردە
ئەڤاودیش 100% واتەبی سەرتا بڵاوی دەکەنەوە بە 30 فرێم دواتر یاریەکە دەکەنەوە 60 فرێم وەکو فیچەرێک بەکو شتێکی خۆش دەیڵێنەوە لە سەرتا نەوەتان کرد لەوانە لێ ناکرد بیکە مەجالیان نەبوو کاتیان نەبووە نەک بڵێ پلانی خۆمان مهم بەڕاستی یاریەکان بە 30 فرێم بەسە پێویستم یاریێک 60 فرێمی هەبی با ڕێزەلوشن ببتە 2K با بتە 1080 باش مۆدی 60 فرێم بەردەست بخەن زۆر گەیمەر هەیە گرنگی بە ڕێزەلوشن و کوڵت ناکە تەنیا دەیەوێت یاریەکان بە نەرمی و بە سموتی یاریەکە بکە بە 60 فرێم مایکرۆسۆفت بە فەرمی ڕایگەیاندکەوە پری ئۆردەری سێ کۆنسۆڵ نوێیەکی ئەکسبۆکسی دەستی پێ کردووە و لە مانجی دەش بەردەست دەبن و مۆدێڵێکی 2 تێرابایتیش بەردەست دەکەن لە بۆ سیریەس XC ئەڕەش وەرەوە سیریەس AC وایت جا ڕەشەکە 2 تێرابایتە و دیسک درایڤی هەیە و سپێکەش 1 تێرابایتە بی و دیسک درایڤی نابی مایکرۆسۆفت گەیم پاسە نوێیەکی ئاشا کرد و ڕایگەیاندکەوە گەیم پاسی ستاندارد کە ئێستا ئۆڵتیمەیتەکەنە تەنیا گەیم پاس ستاندارد کە ئاستێکی نوێ زیادیان کردووە مانجێ $15 6 مانگ بۆ 12 مانگ یاریەکانی ڕۆژی یەکەمی نایەتە سەر ئەگەرتی ئەو یاریانە دەوێت پێویستە گەیم پاس ئۆڵتیمێت بەکاربێن کە نرخەکەی $20 مانگانەیە ئەتا دەتوانانی گەیم پاس ستانداردی تاقییەوە بە نرخی $1 لە بۆ یەک مانگ دواتر دەبتە $5 مانگانە بەڵام یاریەکانی ڕۆژی یەکەم وەرناگری بۆ ماوەی 6 تاوەکو 12 مانگ پێما بیتاو کاتێکەوە یاریەکە لە ڕگەی پلیستیشنەوە بەردەست دەبی لە لای گەیم پاس ستاندارد بەردەست دەبی و ئۆڵتیمێتەکە لە ڕۆژ یەکەم دێ بەڵام نرخی $20 مانگانەیە بێوەلای هاوڵەکانی پلیستیشن و لێکم هاوڵ جەست پێ بکەم باشترین ئەکسسری گەیمینگ لەم ساڵتاوە کوێستا فرۆشا بێ بەپێی وەبسایتی ئینسایر گەیمینگ بێ ئامێری پلیستیشن پۆرتالە کە what the hell man منەوە ئامێرەم هێنا بەڕاستی من تاقیم کردە لە ڤیدیۆی پشایمدا ویستم ڕیڤیو لە بۆ بکەم بەڵام ڕیڤی پێ نەدەکرێت لە بەرەوەی خەتەکە زۆر خراپە بەڕاستی لە ماڵی من وایفام زۆر خراپە ئەم بە کێبڵیش پێ دەکەم وایفام خراپە بەرەوەی خەتی کوردستان وێرانە جیهازی وایفایەکانمان خراپە کە نازانم ئامێرەکان بەکەڵ نیان میم ئەو ئامێرە خەتەکی زۆر بەقوەتی دەوێ و دەبی ئەو خەتە لەسەر پلیستیشن 5ەکەش زۆر بەقوەت بی نەکتنیا خەتی خۆت بەقوەت بی و زۆر هەوڵمدا لە ڕێگەی مۆبایلەوە مەسەلەن لە ڕێگەی مۆبایلی خۆم مۆبایلم کەمە هۆتسپۆت یاخود وایفای تاواکوە ئیش پێ بکەم نەمدەتوانی بۆیە مەجای ریڤیوشی نەبوو ئامێرەکەس کە زۆر بە خراپی کاری دەکرد بەهۆی خراپی ئینتەرنێت چکە ئەو ئامێرە بەبێ ئینتەرنێت ناتەنەکەی زبڵ هیچ پێ ناکرێت کە خۆی هاردوێردەکەی هیچ نییە تەنیا ئەتەرنێتی پێویستە بۆ یاری بکەیت بەڵام لە جیهان زۆر دەفرۆشێت دیارە لە دنیا خەتیان زۆر باشە و فرۆشی پلیستیشن 5 لە دوو وڵات زۆر بەرز بووەتەوە بە تایبەتی لە ئەمریکا و لە وڵاتی چین لە وڵاتی چین بەهۆی یاری بڵاک و کۆنگا و لە ئەمریکاش بەهۆی یاری کۆلج فوتبۆل 25 زۆر بەرز بووەتەوە کە پێم سەیرە و یاریە هەرچەندە وەکو مادن نییە چکە مادنیشمان هەیە کە ئاویش فوتبۆڵ ئەمریشیە بەڵام کۆلج فوتبۆل 25 زۆر سەرکەوتووە و وای کردێت کە فرۆشی کۆنسۆڵەکان بەرزکاتەوە بۆ نوێسە پلیستیشن 5 زۆر دەفرۆشێ ئەکسبۆکس زۆر دەفرۆشێ و بگوانی تندۆژ لەم مانگە بەرز بووێت بڵاک و کۆنگ وتم باسی دەکەمەوە بەڵێ بڵاک و کۆنگ وای کردێکەوە فرۆشی پلیستیشن 5 لە سین زۆر بەرز بووتەوە و لەگەڵەوەش ڤێژنی پلیستیشن 5ەکەی زۆر خراپ نییە کەوەی چاوەڕێمان دەکرد بێکمان باشترین ڤێژنی یاریەکە نییە وەکو پیسی و هیچ کاتێکیش ڤێژنی کۆنسۆڵەکان لە پیسی بەقوتر نابیت کە پیسی دەتوانانی گرافیک کارتی زۆر بەقوتکەی $5,000 $6,000 لەواتە 6 تاوەڕقی لە پیسەکە سەرفکەی بێکمان گرافیک جوانتر پیشان دەدا بەڵام مەسە پلیستیشن 5 توانین یاریەکە بکەیت و تەنیا لە وڵاتی چین و تایوان پێمابی پلیستیشن 5 ئەم ساڵ زۆر نەفرۆشەیە بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ئەو یاریە بڵاک مث فرۆشی یەکجار زۆریتان لە هەندێک شوێن 100 هەندێک شوێن 300 بەرز بووتەوە چەندە 300 معنای نیە 300 وشەکەبی مەقسەدی وایە کە ئەگەر یەقل فرۆشاوی ئێستا سێقل دەفرۆشی ئەو دەکات 300 ینی تقریبا تێبگەن کە دەرم 300 بە معنای زۆر نایە لەبەرەوەی نازانی کە پێشتر چەند فرۆشایە ئێستا چەند دەفرۆشێت تەنیا دەزانی سێ قات لە چاو مانچە ڕابردوو فرۆشایە واتە ئەگەر مانچە ڕابردوو لە ڕۆژە قلەک فرۆشاوی ئێستا ڕۆژێ سێقل فرۆشایە بەو شێوازە قلەکە دەبتە یەکە یان دێە یان 20 یان 100 لە لایەکە دەبتە 200-300-400 ئاهرە بابەتانە ڤێرژنی 8 تێرابایتی SSD WD بڵاک لە بۆ پلیستیشن 5 بەردەست خراپ بە فەرمیشەوە بە ئۆفیشەڵی واتە لۆگۆی پلیستیشن لەسەرە بەڵام نرخی ئەم هاردا $999 و ئەگەر هەمان مثلا SSD بکڕی بەڵام بەبێ لۆگۆی پلیستیشن تەنیا لۆگۆیەکەی لەسەرەکەن هەماشتا نرخەکەی دەبتە $799 واتە نرخی ئەم SSD $1,000 واتە دوو پلیستیشن 5 پێ دێ
بەڵام قەبارەکەی 8 تێرابایتە کە 8 تێرابایت یەکجار زۆرە سەر شتانێ بەڕاستی گەیمپڵەیەکی نەمان هەیە لە بۆ یاریە نوێیەکەی پلەیستیشن 5 کە هێشتا نازانکی بڵاو کردەوە بە ناوی فانتەم بڵید زیرۆ کە چارخولەکێک بوو بەڕاستی جوان بوو ئەوەشە سامڕاییە بەڵام ستایلەکەی تقریبانەوەکەی تۆزە کردنیشتی جیاوازە بە تایبەتی حرەکەکان و بەکارهێنانی جادوەکانی تقریبان بڵاک میثمان هەیە لە چین فانتەم بڵید زیرۆشمان دەبی لە ژاپۆن واتە سامڕاییە بەڵام خەیاڵیە ئۆکەی ئەفسانەی شتی لەوانیان دەکتێدا ئۆکەی بێمە لای کانکۆردی بەڕاستی یاریێکی گەورە و زەبەناهی پلەیستیشن لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە ئەو یاریە بەڕاستی باش دیار نەبوو لە ڕۆژی یەکەم گەورتم شە گەورتی مشکلێ و یاریە گەیمپڵەیەکەی نییە بەڵکو ئەو ڕیڤیوانەی خوێنیتمەوە لەسەر یاری کانکۆرد کە یاریی نوێی پلەیستیشن و زەبەلاحە گەیمپڵەیەکەی نییە دەڵێن گەیمپڵەیەکەی باشە ماپەکان باشە چەکەکان باشن بەڵام کارکتەرەکان سەرنجڕاکێژ نین کارکتەرەکان کەسایەتیان پێوە دیار نییە و کارکتەرەکان زۆر جەنەرەتیکن و کارکتەرەکان جەماعەتی فێمینیست و ئەشتە قۆڕقۆڕان دروستیان کردێکەوە هیچ هەستێکت بۆیان نییە بۆ نمونە کە تۆ یاریی تاقەکار دەکەی بۆ نمونە کاتێکە یاریی وەکو بۆ نمونە کۆڵ ئۆف دیوتی دەکەی تۆ کەیفت بە کارکتەرەکان دێ لۆی یاریەکە دەکەی هەرچەندە بە گەیمپڵەیەکی دێکی بەڵام هەبوونی کارکتەرەکان و قسەکانیان و شێوازی زلوبەرگیان و شێوازی جوڵۆ قسەیان وا دەکەی کەوا تۆ هەستێکت بۆ دروست بێت نەک تۆ بە ڕۆبۆتێک یاریکەی کەوا هیچ هەستی نییە جاو کارکتەرانی کۆنکۆردی کە هەرچەندە چیرۆکی تایبەت بە خۆیان هەیە شتیان هەیە واناکەکەەوە وا لە گەیمەرام کەو یاریە بکڕ سەری شکلیان کە شکلیان بەڕاستی زۆر دیزاینیان خراپە هیچ بابەتێکی سەرنجڕاکێشیان پێوە دیار نییە پێشبینی دەکەم لە هەفتەی داهاتوو بڵێم ئەوە شکست خواردوترین یاری پلەیستیشن تاوەکۆسە دروستیان کرد ئەوە پێشم ناخۆشە لە بەرەوەی 8 ساڵ لە بەرمێنانە $100 ملیۆن تێچووە زەرێکی گەورە دەبێت بۆ پلەیستیشن و لە هەفتەی داهاتووش دەبین کە زەرەکە چەند گەورەیە ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی مەڵقی پرۆگرامی سفرێک ژیری چاوتان ماز دەکەم تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ